کاکردی نەوزاد پسپۆڕی بواری ترافیکە لەبارەی پرۆژەی ڕێخستنەوەی هاتوچۆی پاسەکانی سلێمانی لەگەڵی دەدوێم. کاکردی جارێکی دیکە سڵاو، ئەم پرۆژەیەت پێچۆنە کە سەبارەت بە ڕێخستنەوەی هاتوچۆی پاسەکانی سلێمانی خراوەتە ڕوو؟ دووبارە ساڵی و ساڵی بیرانی 24 هەڵبەتە بێگومان هەچی پرۆژەیەک لە خزمەت زۆرینەی خەڵکا بێت ئەبێ پرۆژەیەکی باش هەژمارەکرێت. ئەمڕۆژ ئەم پرۆژەیە کە پێشنیار کراوە لەلایەن گواستنەوەکەیاندنەوە، نەکەوتە دووباری جێبەجێکردنەوە هێشتا، بەڵام تەنها پێشنیارە لە خزمەتی زۆرینەی خەڵکا بێت لەبەرەوەی زۆرینەی خەڵک کێشیان لەوایە کاتەکانی پاس یادیکراون نییە کە ئەچن بۆ داوامیە کارێکی تایبەتیان هەبێ لە مەوعیدەکانیان جواب بکەون. بەڵامی تر هەڵبەتە لە هەموو گۆڕانکاریەکە کە بەرەو پێش بڕۆی بەشێکی خەڵک لەوانێ زەرەربەند بن، بەڵام لەوانێ زۆرینە سوودمەند بن. ئێمەش لەم حاڵەتانە بەبی لە زۆرینە بکەینەوە کە ئەوانی کە سوودمەند دەبن زۆرینەن. زۆر باشە. بەشێک لە شۆفێری پاسەکان ئەم پرۆژەیان بەدڵ نییە، قسەی خۆیان هەیە، پێت وایە لەبەرچی ئەوان ئەمەیان بەدڵ نییە؟ تا چەند کاریگەری لەسەر کار و شێوازی کارکردنی ئەوان دەکات؟ شێوازی هەڵبەتە ئیشکردنی پاس یاخوو گواستنەوەی گشتی ئەتوانین بڵین لە وڵاتی ئێمەیە تا حدێک تاکەکەسیە. ئەم تاکەکەسیش وای کردو کە بژێوی ئەو کەسانە لەسەر ئەو کارەیە کە چەند نەفەریان هەبێ. هەڵبەتە بە تاکید سایق پاسێک ئەگەر بە نەفەرە دوو نەفەرەوە لە پۆینتێکەوە بۆ پۆینتێکی کە بڕوە لەوانەیە پارەی گازەکەی یاخوو مەسرەفەکەی خۆی دەرنێتەوە. ئەمەش لەو لایەنە ئەو مافی خۆیەتی کە ئەو گلێ و گازێندەی هەبێ. بەڵام لەم حاڵەتانەیە وەکووتمان کۆمەڵی خەڵکە زەرمەند دەبن، بەڵام ئیشوکاری حکومت لەوایە کە هیچ نەبێ لایەنی کەم نیوەی قەرەبوویان بکاتەوە. بەڕای من ئەگەر حکومت هەستێک کۆمەڵی پاس دابین بکات لەو خەتانی کە زۆرینەی زیحامی لەسەر و خەڵگات و چۆکات، ئەو کاتە هەرەوە سایق پاسانە ئەتوانێت بکاتەوە بە کارمەند لەو پرۆژەیە بۆی ئەوان سوودمان بن. لە حاڵەتێکە شۆفێرێک ئەگەر کارمەند بێ بە موچێکی بانگانە ئیشی خۆی بکە، ئەگەر نەفەرێکی پێ بە یاخود 20 نەفەری پێ بە لە پاسەکە بۆ ئەوی هیچ گۆڕانکارێکی بەسەران نایێت، چونکە لە کۆتاییە پارەی خۆی و معاشی خۆی وەرەگرێت. ئەگەر چەند نەفەر کەم بیازێ ئەو کاتەتوانێت پابند بێ بەو کاتانەوە. بەڵێ کاک هەردی، لەو سمیناری کە بۆ شۆفێری پاسەکان ڕێکخرابوو، ینی چ شتێک هەبوو کە وەک دەڵێ بەدڵی شۆفێران نەبوو بێت، یاخود بە پێچەوانەشەوە چ شتێک کە جێگەی خۆشحاڵی ئەوان بووە ئەوەی لەم سمینارەدا هەبوو؟ وڵی سیمینارەکە بە شتێکی باش خراپ نەبوو ئەتوانم بەڵام ئەو بەڕێزانی کە لێو بوون لایەنی حکوومیەکان کەسیان بڕیار بەدەست نەبوون هەتا بتوان بڕابن. هەندێک لێو گازندە کە ئەوان نیشیان بوو، ئێمەش بە هەمان شێوە بە سایق پاسەکانیش بە هەمان شێوە گلێو گازندیان هەبوو لەسەر ئەو مۆزوعانە. پرۆژەکان زۆری پرۆژەکان کە باسەکرێ پرۆژی باش و پرۆژی پێشکەوتون بۆ نمونەش نوێنێری شارەوانی باسی چەند پرۆژەیەکی کە لە داهاتووە پێشیان کرا و لەوانەیە جێبەجێ بکریا خود گواستنە و گەیاندنی هاتوچۆ. ئەمانە هەمووی پرۆژی باشن، بەڵام گرنگ ئەوەی ئایا جێبەجێ ئەکرێ یاخود جێبەجێ ناکرێ. پاسەکان زۆربەی کێشەکانیان سایق پاسەکان باسی جادەکانیان نەکرد، باسی زیحام و لۆدی سەر شەقامەکانیان نەکرد کە ناتوانن لە کاتی خۆیان بگەنە شوێنی خۆیان. زۆربیان داوا ئەوانە کرد ئەگەر حکومت بتوانێت داعمی سوتەمەنیان بکە لەبەر ئەوەی کە بە هەرزانتەوەری بگرن هەتاکو بتوانێت زیاتر هاوکار بن. کۆنی پاسەکان گلێ و گازندێکی زۆرە کە ئەمڕۆ پارێکی زۆر ئەگەر مەسەن ئەوان بیکردبووان زۆر دەکات. هەر خەتێک ئەگەر حسابی بکەی لای ئەمە ئەوەکو باسییانەکەەوە ڕۆژە بەس خەتێکی پاس هەندێک خەتەکان بای $110,000 یاخود $120,000 لاوانەیە پاسەکە بای $20,000 بەڵام خەتەکەی بای ئەو پارەیە. ئێستا بڕاناکەمی شۆفێری هەبێ بێە ئەوە بە ئاسانی وازە بێنێت ئەگەر بەسم بە شێوازە لە شێوازەکان قەرەبوو نەکرێتەوە. کێشەی قەرەباڵغی جادەکان کێشێکی گەورە بوو کە لە سیمینارەکان. جامە بەسمە ئەوە بوو لەسەر ئەوە بدوێم زیاتر قەرەباڵغی جادەکانی سلێمانی خۆشت دەزانی هەڵکەوتەی جوگرافی سلێمانی وایە کە جادەکانی تا ڕادەیەک ینی ئەو فراوانیان نییە. ئەمە چۆن ئەم گرفتە چارەسەر دەکرێت ینی بۆ هاموشە و هاتوچۆی پاسەکانی ناوشاری سلێمانی؟ هیچ پرۆژەیەک هیچ پێشنیارێک لەم پلانێک هەیە لەم بارەیەوە؟ گرفتی شەقامەکانی سلێمانی کێشەکانی لە شەقامەکانمان کەمە بە پێ و عەدەدی سیارانی کە هەمانە بە پێ ئەو هاتوچۆیی کە لە
دەوروپشتی مرکزی شارەوە یەتۆ ناو مرکزی شار ئەمە کێشە گەورەکانە چەند شەقامێکمان هەیە ئەگەر تاو بن ئەو شەقامانە بەڕای من ئیشێکی باشە کرێ و لۆتکەمە بێتەوە ئەو پێشنیارانی کە و بەڕێزی شارەوانی باسی کرد پێشنیاری باش نەگەر جێبەجێ کرد لۆدەکان کەمە بێتەوە ئەو دوو یەکتر بڕێکە ئێستا دروستەکرێ ئەمە لاوانێ بڕین لە ساڵی داهاتووە ئەویشان دە قەرەباڵغی کەم کاتەوە ئەگەر جادی 100 مەتری کە یەکێکە لە هەرە گرفتە گەورەکانی شاری سلێمانی بەڕای من ئەگەر جادی 100 مەتری تەواو بکرێ لەوانێ بڵم لە سا 20 بۆ 30 لۆدی سەر شەقامەکان کەمە بێتەوە چونکە ئەو شەقامانی کە ئێمە هەمانە کە داغلی سلێمانیە بیت ئەگەر لە ڕاپەڕین و تاسوجە و ڕاپەڕینەوە کێتە لای ماژدی مۆڵ و بەرەو شەقامی سالم هەتا لای پردی دوڕیانی سەشنان هەرچی تەنکەرێک هەرچی بار هەڵگرێک هەرچی لۆریەک لە ئێرانەوە بێت لە دەروی کوهرێمەوە بێت لە باشماخەوە بێت ئەبێت بە شاری سلێمانیا بڕات و بەو شەقامە بڕوا کە بچێ بەرەو هەولێر و دووەک و زاخۆ و خوارەوەی عێراق و بەرەو تورکیاوەمانە کەواتە ئەگەر ئێمە حسابی ئەم نوقتەیە بکەین کە جادی 60 مەتری بەشی خوارەوەیە لەگەڵ بەردەم محکەمی سلێمانی و هەتا شەقامی ڕاپەڕین و تاقسوجا حسابی بکە ئەو هەموو لۆدە گەورەیە شارێکی وەکو سلێمانی تەحمولیەوە ناکات بەڵام ئەم هەموو بار هەڵگرە گەورەیە ئەگەر شەقامی 100 مەتری تەواو بکرێ هەم ڕێگەوبانەکان بەو شێوەی ئێستا خراپ نابێت هەم لۆدەکە کەمە بێتەوە لەو کاتەشە ئەگەر بتوانرێ پرۆژە یاسایەک وەکوی کە پاسەکان باس کراوە بەڵام من بەڕای من ئەگەر حکومەت بتوانێت بەلای کەمەوە 15 بۆ 20 پاسی مۆدێرنی تازە ئاراستێکیان بۆ دروستکە لە شەقامی تومەلیک یاخو لای گۆیژەوە لەو مەنتیقانەوە بێت بەرەو خوار و بەرەو نزیک ناو بازار و شەقامی سالم و هەتا ئەگاتە دایرەی مروکە لە تاسوجێ و بگەڕێتەوە و ئەو شۆفێرانی کە لەو خەتایان زەرمەند دەبن وەکو کارمەندێک لای خۆی وەریان بگرێ بە موچێکی باشی ماگانە وەزایدن قەرەبویان بکاتەوە لەو پاسپۆشتانی کە هیان بووە لەو خەتانە ئیش پێ بکەن بەڕای من لە هەمان کاتیشە بەکات بێت یاخود بەڕێزی بەڕێبەری گواستن و گەیاندن باسی وەک کاجارێکیان کاگەڤاڵ پێشنیاری ئەپلیکیشنێکی کردووە پارێزگاری سلێمانی کە ئاگایان لە پاسەکان بێ بەڕێ من ئەمەش هەر شتێکی باشە ئەگەر ئەپلیکیشنێک هەبێ خەڵک ئاگادار بێ لە کاتی پاسەخانیا لە چ کاتی ئەگاتە ئەو نوقتەی کە و نزیکە لێوەی ئەتوانێت بچێتی ئەوێ و سواری پاسەکەی بێ و لەم حاڵەتەیە گرفتی قەرەباڵغی تا حەدێکەمە بێتەوە خاڵی دووهەم ئەگەر بەڕێوەبەرایەتیە خزمەت گوزاریەکان یاخود هەر بەڕێوەبەرایەتەکانی سەر بە حکومەتن لە شاری سلێمانی بە تایبەتی ئەوانی کە ئەکەونە مەرکەزەوە ئەگەر بتوانن پاسی خۆیان دابین بکەن خو ئەمە لەوانەیە لە ڕێگەی بودجێکی ماگانە کە هیانە بتوان دابینکەن بۆ هەموو مۆسەفەکانیان کارمەندەکانیان کە بایانیان کۆیان کاتەوە و نوێڕوانش بیان باتەوە ئەو کاتە ئەمەش بەشێک لە قەرەباڵغی کەمە بێتەوە خاڵێکی تر ئەوەی کە لە ئەوروپا خەڵک بۆ نمونە کەم سیاری خۆی بەکارهێنێ بەڕای من دووشتە یەکیشان ئەوەیە کە خەڵک بە ئاسانی بە پاس بەهۆی کاتەوە یاخود بە پاسکیل کە ڕێگەی پاسکیل ئەگاتە ناوشار ئەو تریشانوێت کە پارکین لە ناوشار و مرکزی شارەکانە زۆ گرانە خەڵک ناتوانێت ئەو پارێبا بۆ چەند سعاتێک 8 ساعت کە کارەکە پاری پارکینی سیارەکەی بۆ جایەکە لە بەرەو بە پاسەکەی ئیکۆنۆمیتی زۆر هەرزانترەکەوێ پاسەکە بەکارێنێ زۆر باشە ئەمە کۆمەڵێ ینی شتی خێرایە کە بتوانێت بکرێت بۆ چارەسەری و گرفتە بەڵێ بەڕێز هەردی نەوزاد پسپۆڕی بواری ترافیک لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس کاکەردی ماندوومان کردیت